ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی شاری شاهینشار دژ بە بەرزبوونەوەی یەکجاری پارەی کارەبا. بەیاننامەی کۆمەڵەی خوێندکاران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە موحەممەدی و ناڕەزایەتی کرێکارانی ئێران پۆلین. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی بەهایی دەست بەسەرکراو لە شاری ورمێ. کەیهان مەقسوودی تەمەن 49 ساڵ و خەڵکی شاری ورمێ سەرەڕای تێپەڕبوونی 2 مانگ لەسەر دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هێشتا چارەنووسی نادیار. ناوبراو ڕۆژی 30 پوشپەڕی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی داری تڵات بۆ سەر شوێنی کارەکەی لە شاری ورمێ بە تونند و تیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندە ڕاگوێزراوە. ئەو هاوڵاتیە پاش ئەشکەنجە وازارێکی زۆر لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بۆ زیندانی ناوەندی ورمێ گوازراوەتەوە. شانی باسە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی هێشتا هیچ زانیاریەک لەو بارەوە لەبەردەستدا نییە و بەرپرسانی پەیوەندیدار وەڵام دەرەوەی بنەماڵەکەی نین. دەست بەسەرکردنی 2 کچ لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاتەوە لە شاری فەسا ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر ناوی ئەمر بە معروف لە شاری فەسا سەر بە پارێزگای فارس هێرشیان کردوتە سەر 2 کچی جوان و ڕوبەڕووی تووڕەی خەڵک بوونەتەوە. بە پێو ڤیدیۆانەی کە بەدەستمان گەشتووە پاش هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ئەو 2 کچە ڕوبەڕووی بەرگری و تووڕەی خەڵک دەبنەوە و ناچار بە جێهێشتنی ئەو شوێنە دەبن. پاشان ئەو کەسەی کە ڤیدیۆکەی گرتووە هاوکات لەگەڵ ئەو 2 کچە کە هێشتا ناسناویان بەدەستمان نەگەشتووە پاش بانکێشتیان دەست بەسەر و ئێستا چارەنووسیان دیار نییە. ناڕەزایەتی خەڵکی شاری شاهینشار دژ بە بەرزبوونەوەی یەکجاری پارەی بەرق. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە دانیشتوانی شاری شاهینشار سەر بە پارێزگای ئیسفەهان دژ بە بەرزبوونەوەی یەکجارەی پارەی بەرق لە بەردەمی دارەی بەرقی ئەو شارە کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پشڕانی بەردەوامی بەرق زیانێکی زۆریان بەرکەوتووە و حکوومەت نەکتەنیا هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیان نادات بەڵکو پارەی بەرقیشی بە شێوازێکی بەرچاو زیاد کردو. بەیاننامەی کۆمەڵەی خوێندکاران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە موحەممەدی ڕۆژی پێنجشەممە 6 خەرمانان کۆمەڵەی خوێندکارانی ئێران لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدامی شەریفە موحەممەدی و ئازادی دەست بەجێ و بەندکراوە بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە مافی ژیان بۆ هەر مرۆڤێک مافێکی ڕەوایە وەگرتنی ئەم مافە لە هەر کەسێک تاوانەوە پێویستە حکمی ئەعدام بە تەواوی نەمێنێت و لە یاسای وڵات بسڕێتەوە. لە درێژەی بەیاننامەکەدا خوێندکاران ئاماژە بەوە دەکەن کە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر شەریفە موحەممەدی بە تەواوی نایاساییە و لەسەر بنەمای دانپێدانانێکی زۆرە ملەیە و پێویستە ئەم حکمە هەڵبوو وەشێنرێتەوە و داوایان لە ڕێکخراوە مەدەنیەکانیش کردووە دژ بەم حکمە ناڕەزایەتی دەرببڕن. ناڕەزایەتی کرێکارانی ئێران پۆلین. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شرکەتی ئێران پۆلینی ڕەشت بۆ ماوەی چەند مانگاق دەستیان وەرنەگرتووە و ئێستا لە دۆخێکی زۆر سەختدا ژیان بەسەر دەبن. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە نەکتەنیا دەستە دواخراوەکانیان پێنادرێت بەڵکو لەلایەن هێزی حراسەتی شرکەتەوە هەڕەشەی لەسەر کار دەرکردن و سازکردنی دۆسییان لێکرێت. ناڕازیان خوازیاری پێدانی یەغدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاستی یەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و هەروەها بایەختانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران. خراپی دۆخی تەندروستی بەندکراوێک لە زیندانی ئەڤین. مرتەزا پەروین چالاکی مەدەنی و خەڵکی شاری ئەردەبیل سەرەڕای توشبوونی بە جۆرەها نەخۆشی لەلایەن بەرپرسانی زیندانی ئەڤینەوە لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و دەرمان بێبەش کراوە. ناوبرا و ڕێکەوتی حەفدەی ڕێبەندانی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا و پاشان
لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنێتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم سەرجەم بە حکمی 6 ساڵ زیندان بەسەریدا تۆمەتبار کراوە. ئەو بەدکراوە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا سەر ڕایخراپی دۆخی تەندروستی و هەروەها پێشنیاری پزیشکی زیندان بۆ پێدانی مەرەخەسی دەرمانی ئەو مافەی پێنادرێت بۆ ئێستا لە دۆخێکی پڕ مەترسیدا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانلەدەستانی کرێکارێکی شاغڵ لە پارسی جنوبی. ڕۆژی سێشەممە 4 خەرمانان کرێکارێکی شاغڵ لە پارسی جنوبی بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و هەروها بایەخنەدانی بەرپرسان بە تەندروستی کرێکاران گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتەکانە و کرێکارە بە ناسناوی ڕەزایی بابا ئەحمەدی لە کاتی کاردا لە بەرزایی و کۆتۆتە خوارەوە و دەست بە جێ گیانی بەخت کردو. ساڵانە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و ڕوودانی ڕووداوی کار بە سەدان کرێکار گیانیان لەدەستدەن و سەدان کەسی دیکەش بۆ هۆیەوە بریندار و کەمەندە بن. بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.